یاسادانەرانی ئەمریکا پشتڕاستیان کردەوە کە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکایە لەو هەڵبژاردنەی ڕۆژی 3 مانگی 11 کرا. ئەم پشتڕاستکردنەوەیە دوا بە دوای ئەو هێرشانە بوون کە لایەنگرانی سەرۆک ترامپ کردیانە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا. داوا لە سەرۆک ترامپ دەکەم تا بچێتە سەر تەلەڤیزیۆن و سوێندە یاسایەکەی بەجێ بگەێنێت و داکۆکی لە دەستور بکات و کۆتایی بەو گەمارۆیە بێنێت. هێرشکردنە سەر کۆنگرس و شکاندنی پەنجەرەکانی و دەستگرتن بەسەر ئۆفیسەکان و هۆڵی کۆبوونەوەی سێنات و گەڕان بەناو مێزەکانی ئەنجومەنی نوێنەراندا و هەڕەشەکردن لە کاربدەستانی هەڵبژاردن شەپۆلی ناڕەزایی نییە بەڵکو یاخی بوونە. هەردەست بەجێ دوای ئەو داوایی جۆ بایدن سەرۆک ترامپ لە کۆشکی سپیەوە پەیامێکی ڤیدیۆیی نار بۆ لایەنگرانی خۆی. دەزانم ئازار دەچێژن، خەم دەخۆن، هەڵبژاردنەکەمان لێ دزرا، جیاوازی دەنگەکانمان زۆر بوو، هەموو لایەک دەزانن بە تایبەتیش لایەنەکەی بەرامبەرمان، هەر چۆنێک بێت پێویستە بگەڕێنەوە ماڵەکانی خۆتان، پێویستە ئاشتی و ئارامیمان هەبێت، پێویستە یاسا سەروەر بێت، پێویستە ڕێز لە کارمەندانی جێبەجێکردنی یاسا بگرین، نامانەوێت کەس زیانی پێ بکەوێت، سەروەختێکی زۆر قورسە، هەرگیز شتیاوەها ڕووی نەداوە بتوانن هەڵبژاردنمان لێ ببن، لە هەمومان، لە من، لە ئێوە و لە وڵاتەکەشمان بردرا، هەڵبژاردنێکی ساختەکارانە بوو، ناتوانین بەپێ بەرژەوەندی دەستی ئەوان یاری بکەین. بینیمان چی ڕوویدا؟ بینیتان چۆن سەر و سەودایان کرد؟ زۆر بەدکارانە بوو. دەزانم هەست بە چی دەکەن؟ بچنەوە ماڵەکانتان و بە ئارامی بڕۆنەوە ماڵەکانتان. ڕۆژی چوارشەممە ڕۆژێکی ئاسایی نەبوو لە ژیانی دیموکراسی گەلی ئەمریکادا، هەر بۆیە ڕوانینی ئەجگار زۆر لەسەر ڕۆژی چوارشەممە و ڕووداوەکانی دروست بوون. جیهان سێرمان دەکات وەک زۆربەی ئەمریکیەکان ئەکجار تووشی واقڕمان هاتووم و خەمدای گرتووم بۆ وڵاتەکەمان کە لە مێژە پرشنگ و ڕووناکی دیموکراسی بووە و ئێستا کەوتووەتە ئەم ساتە وەختە تاریکەوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ باسکردن لە گرژیەکان و ئەگەر و نەگەرەکانی دوای ئەو گرژیانە لە ئەمریکادا. بۆ ئەو مەبەستەش میوانداری ئارام حەمەساڵح چاودێری سیاسی دەکەین لە ستانی کالیفۆرنیاوە لە ڕێی سکایپەوە لەگەڵماندایە. کاگەرام سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەوەی ڕۆژی چوارشەممە لە ئەمریکا ڕوویدا شتێکی چاوەڕوان کراو بوو؟ سەرەتا زۆر سوپاس بۆ تۆ بۆ کاک فەلاح، هەروەها سوپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان ئەوەی کە ڕۆژی چوارشەممە ڕوویدا بە داگیرکردنی باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا بە هیچ شێوەیە شتێکی چاوەڕوان نەکراو بوو، شتێک بوو کە هەتاکو ئێستا لە مێژووی ئەمریکا شتی وا دەگمەنە و نەبووە، بەڵام ئەمە هۆکاری سەرەکی ئەمە بە ڕای من ترەمپ بوو، چونکە سەرۆک ترەمپ چەند پێش ئەوە چەند تویتێکیدا لەم تویتانەدا هانی خەڵکەکەی خۆیەدا، هانی جەماوەریەدا کە واز نەهێنن کە بچنە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا. ئەگەر کێشەیەک هەبووە لە هەڵبژاردنەکان هەر لە سەرەتاوە لە 3 مانگی 11 ساڵی ڕابردووە ئەتوانرا بە شێوەیەکی باشتر چارەسەر بکرێت، چونکە ئەمە یەکەم جار نییە کێشە لە دەنگدانە دروست ئەبێت. هەروەها یەکێ لە بیانۆکانی ترەمپ ئەوە بوو کە پێڕازی نەبوو کە گوایە ئەو ئامێرەی دەنگەکانی پێئەژمێرن هەڵەیەکی تەکنیکی تایە، بەڵام ئەمە زوو ڕاستکرایە وانە بوو. هەروەها بیانوێکی تریشی هەبوو کە گوایە ئەو کارتی دەنگان کۆدێکی لەسرە ئەو کۆدە پرۆگرامەکەی تەواونی ئەمیش دەرچوو هەر ڕازنیە و زوو چارەسەری کێشەکە کرا. لەمە ترەمپ ئەبوو هەڵوێستێکی زۆر باشتی هەبووە، ئەبوو هەڵوێستێکی وەکو سەرۆکی گەورەترین و بەهێزترین وڵات لە دنیا، بەڵام بەداخەوە ئەو چەند تویتێکی کرد ڕۆژی چوارشەممە، یەکەم تویتی بەبیرم بەم شێوەیە باسی وتی ئێمە هەڵبژاردنەکەمان لێ دزراوە، ئێمە گزیمان لێکراوە، لەبەر ئەوە ئێمە تەسلیم نابین، ئێمە واز ناهێنین. هەر ئەمەندەی ئەم قسەی کرد لە ڕۆژی چوارشەممە سەر لە بەیانێکی بوو ئەم قسەی کرد پاشنیۆرۆکەی خەڵکێکی زۆر لە جاماوەری خۆی کۆبوونەوە و هێرشیان کردە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا. دوای ئەوەی کە ترەمپ زانی ئەو پەیامەی کە گەیانوێتی بە جەماوەری مەسلەی ئاژاوە و تون و تیژی لەیەکەوێتەوە پەیامێکی تریە، ئەم پەیامیان تۆزێک نەرمتر بوو، بەڵام هەر هێشتا بەشی ئەوەی نەئەکرد کە خەڵکەکە واز بێنێ. لەم پەیامە باسی ئەوەی کرد لەم تویتەرە، وتی ئێمە حیزبێکی قانونین، هەموو شتێک ڕوبەڕووی یاسا ئەکەینەوە، یاسا سەرۆرە لە وڵاتی ئێمە، بەس ئەوەندەی وت نەیوت واز.
باشە کاک ئارام یەکی لە پرسیارەکانەوەی ئێستا پاشەوەی کە کۆنگرێس سەرکەوتنی جۆ بایدنی پشتڕاست کردەوە ئەکری ئەمە وەکو کۆتاییەک بۆ ئەو جۆرە دیاردانەی کە ڕۆژی چوارشەممە ڕوویاندا لە ئەمریکادا دابنین بڵێن ئیتر ئەم جۆرە ڕەفتارانە دووبارە نابنەوە نەخێر لای من وان نیە چونکە چێ ئەڵێ لە پاشە ڕۆژدا سەرۆ کۆمارێکە ئەویش وەکو کەسێکی وەکو ترەمپە بێ کەسێکە بێ کە ئەزمموی سیاسی نییە کەسێکە بێت تەنها لە چاوی بزنس و لە چاوی ئابووری و ئیکۆنۆمیەوە سەیری دنیا ئەکا ئەگەر بێت و لە پاشە ڕۆژا کەسێکی وابێ بێگومان ئەم کێشەیە هەڕواتەوە ئێمە یەکەم جار نییە هەروەها حەزەکەم لێرا یەکشتی تر بڵێم کاک بەڵێن ئەم هەڵبژاردنەی کۆتایی ئەمریکا کە لە مانگی 11 ساڵی ڕابردوو دەستی پێکرد یەکێک بوو لەو هەڵبژاردنانەی کە لە مێژووی هەڵبژاردنەکانی ئەمریکا زۆر دەگمەنە لە ساڵی 1970ەوە هەتاکو ئێستا بە دیاریکراوی 120 ساڵ لە ماوەی 120 ساڵە هیچ کاتێ ئەوەندە دەنگدەرانی ئەمریکا بۆ شێوە چڕوپڕیە نەڕژاونەتە سەر سندوقی دەنگەکان لەم هەڵبژاردنەدا ئەوانەی کە ئامادە بوون بۆ دەنگدان نزیکەی ئەکاتە 239 بۆ 240 ملیۆن دەنگدەر لەم 240 ملیۆن دەنگدەرە ڕێژەکەی ئەکاتە نزیکی 66.8 ئەمە ڕێژەیەکی زۆرە لە ئەمریکا لێرەوە کە ترەمپ چەند قسەیەکی کرد و ئەمەی زانی کەین چونکە ئەم هەڵبژاردنە ڕاستەوەی هەڵبژاردنێک بوو توانین بڵێ هەڵبژاردننی هەموو دنیا بوو تەسیری هەبوو لەسەر سیاسەتی هەموو دنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپا لە هەموو دنیا ئەم هەڵبژاردنە بوو خەڵکیی زۆری بەخۆیەوە گیر کرد لێرەوە ترەمپ لە باتی ئەوەی لە جیاتی ئەوەی کەوا مەسجێک باد ینی پەیامێک بە خەڵکەکە بگەێنێ پەیامەکانی هەموو درۆ ئەگەیان بۆ نمونە یەکەم تویتەری ئەوە بوو دوێنێ وتی ئێمە نزیکەی 75 ملیۆن دەنگمان هەیە باشە 75 ملیۆن دەنگ لە کۆی 158 ملیۆن کە چووکە باڵۆتیان چوونتە سەر سندوقی دەنگان هەر هێشتا کەمە چونکە 83 ملیۆن خەڵک ئەمێنێتەوە ئەم قسەی ترم ئەوە ئەگەێنێکەوە خۆی دۆڕاوە بەڵام گیڤ ئەپی ناکە بەڵام یارمەتیم بێ کاگەرام وەکو جەنابە داماژە و پێکرد یعنی هەڵبژاردنێکی ئەجگار گەورە بوو لە مێژووی ئەمریکادا بەو ژمارە زۆرەی بەشداری خەڵکەوە بەشداری خەڵک لێرەدا ئەکرێ وەکو پشتیوانی بۆ سەرۆک ترامپ لی بڕواندرێ یاخوو بەشێک بووە لەو پێشە بڕچێ سیاسیەی لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکاندا لە ئەمریکا هەیە لای من پێشبڕچێشی گرنگ بووە لە نێوان هەردووچانە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکانە ئەو خەڵکەی بەو ژمارە زۆرێ چوونەتە سەر سندوقی دەنگان بە مانای ئەوە نییە هەر هەمووی جەماوەری ترەمپ بووە جەماوەری دیموکراتەکانیش بۆ هی ترەمپ بووە بەڵام سیاسەتی هەڵەی ترەمپ لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا وای کرد کە خەڵکێکی زۆر زیاتر بچنە سەر سنووقی دەنگەکان هەروەها ئەوەشمان لەبیر نەچێت ترەمپ کە لەم ڕۆژە نوێنەری کۆماریەکانە خەڵکێکی زۆر لە کۆماریەکان لە ناویانە خەڵکی ئاسایی کە دەنگدەری ئاساین هەروەها ئەندامانی ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانیش خەڵکێکی زۆر خۆیان کۆماری بوون بەڵام دەنگیان بە ترەمپ نەئەدا ترەمپ سیاسەتی هەر لە سەرەتاوە سیاسەتێکی هەڵەی پەیڕەو کرد و ئەوەش کە بەرەنجامەکەی بوو کە بینیمان بەڵێ بەڵام کەمیش نەبوون ئەوانەی کە دیموکرات بوون و دەنگیان بە جۆ بایدنیش نەدا بەڵێ ئەوەشێ لەبەرەوەی جۆ بایدنیش تامان کۆمەڵێ شتی لەسەرە لەوە بزنسی لەگەڵ وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵاتە هەروەها مەسەلەی کۆمەڵێ شتیتری لەسەرە کە هەتاکو ئێستا ڕوون نەبووتەوە ئایشتەکە وایە ئەوەش یعنی جۆ بایدنیش لەوە کەم تەرخەمی هەیە هەروەها لە ماوەی ئەو 8 ساڵە کە جۆ بایدن جێگری سەرۆک ئۆباما بوو سەرۆک ئۆباماش زۆر خەڵک سیاسەتەکەی بەدڵ نەبوو چونکە ئۆباما سیاسەتێکی زۆر نەرمونیانی هەبوو هەڵبەتە سیاسەتی نەرمونیان لە هەموو کاتێکە ناخوا ئەبێ تۆزێت توندیتیا بێت لە ئەنجامی سیاسەتی نەرمونیانی ئۆباماوە ئەمریکیەکان وایان هەست کرد کەوا جۆرێک لە شکاندنەوە بەرامبەر دنیا بە تایبەتی بەرامبەر وڵاتانی وەکو ئێران و رووسیا و تورکیا و ئەمانە دروست بووە بۆیە خەڵکێکی زۆریش لە دیموکراتەکان بەو سیاسەتە ڕازی نەبوون خەڵکیشە بوو لە پێشتر دەنگی بە دیموکرات داوە بەڵام لەم کاتە دەنگی بە جۆ بایدن نەداوە 4 ساڵی ئایندە چۆن دەبینی بۆ بایدن پێ دوایە 4 ساڵی ئاسان بێ
من لەو بڕوام 4 ساڵی یەکەم هەرگیز 4 ساڵی ئاسان نابێت لەبەر ئەوەی ئەمریکا پێشکات لە 3 شەڕی گەورەیە 3 شەڕی گەورەی وەکو ئەفغانستان و عێراق و سووریا بێگومان بەڕێوەبردننی ئەم 3 شەڕە تەنها بە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکانە بێ بڕوان ناکەم بە هیچ کەسێکیکە بکرێت لەم 3 شەڕە ئەمریکا هەتاکو ئێستا دەیان هەزار کوژراوی هەیە تێچوونی پارەی لە ملیۆن و بلیۆن و تریلیۆن و زیلیۆن تێپەڕیوە لەبەرەوە ئابووری ئەمریکا لەم ڕۆژە ئەوەندە نییە کەوا بڵێ لە بە ماوەی 4 ساڵ هەموو شێوە خۆی لێتەوە بێگومان با بڵێن بایدن ئەکەوێتە کۆمەڵێن کێشەوە ینی بە کورتەکەی ئۆباما نەهاتوە سەر زەمینەیەکی حازر و تەخت و ڕێک و پێک و ئارەزوخۆی کار بکە بایدن بڵێ بەڵام ینی بۆ خۆت دەزانی ئێستا لە ناو ئەمریکاشدانی ئەو جۆرە ڕوانینە هەیە کە دەڵێن 4 ساڵ بەس نییە بۆ بایدن پێویستیان بە 4 ساڵی تریشە واتە 2 گەڕی سەرۆکایەتی دیموکراتەکانی تر نازانین بایدن دەمێنێتەوە یا کەسێکی تری دیموکرات دێتە پێشەوە بەڵام پرسیارەکە لەوەدایە بایدن دەتوانێت چی بکات لەم 4 ساڵەدا بۆ ئەوەی متمانەی دەنگدەرانی ئەمریکی ئەوەندە بەدەستبێنێ کە 4 ساڵی تریش بدەنەوە بە دیموکراتەکان بەڵێ بێگومان بایدن ئەتوانێت پێش هەموو شتێ مەسلەی ئابووری ئەمریکا چاک بکات ئەتوانێت لەگەڵ وڵاتانی ئەو وڵاتانێکەوە پەیوەندیان شلۆقە پەیوەندیان ناخۆشە بە تایبەتی وڵاتێکی گەوری وەکو چین وڵاتێکە کە بازارێکی گەورەی بۆ ئەمریکا و ئێرەش بازارێکی گەورەی بەوە ساڵانە چۆنەڵێ بەرووبوومی یەکتری بەکارەهێنن زیاد ئەکاتە تریلیۆن دۆلار پێش هەموو شتێ بایدن ئەبێ ئەم پەیوەندیە چاپ بکات چونکە لەم ڕۆژە لە ئەمریکا لەگەڵ چین بە تایبەتیش کە دوای پەتای کۆرۆنا هات پەیوەندی ئابووریەکانیان زۆر باش نییە هەروەها پەیوەندیان لەگەڵ رووسیا و پەیوەندیان لەگەڵ تورکیا و پەیوەندیان لەگەڵ ئێرانیش باش بن و باش بەڕێوەبەرن ئەگەر بایدن توانی لەم پەیوەندیانە سەرکەوتوو بێ لەو بڕوام ئەتوانێت متمانەی 4 ساڵی داهاتوش لە دوای گەڕی یەکەم گەڕی دووەم دەست پێ بکاتەوە 4 ساڵی دووەمیش وەرگرێ هەروەها لێرەدا حەزەکەم باسی ئەوەش بکەم کە هەمیشە وا بووە کە سەرۆکۆمارێک 4 ساڵ خزمەتەکە هەندێک کاری باشەکە متمانە وەرەگرێت 4 ساڵەکەی تر بە ئاسانی وەرەگرێ بەڵام لێرەدا ترەمپ ئەوەی کەوا دۆڕانی 4 ساڵی یەکەمی خراپ بڕێوە برد بۆیە بە هیچ شێوەیە 4 ساڵی مەجالە نا 4 ساڵی تریش سەرۆکۆماری بکە بەڵێ ئاماژگۆ بە خاڵی ئابووری کرد لە 4 ساڵی ڕابردوودا یەکێک لە دەستکەوتەکانی سەرۆک ترامپەوە بوو کە توانی باری ئابووری لە ئەمریکادا جێگیر بکە ڕێژەی بێکاری بە ئەندازەیە کەم بکاتەوە کە تەنانەت دیموکراتەکان بۆ خۆشیان دانیان بەوەدا دەنا لە ماوەی بەلانی کەم 50 ساڵی ڕابردوودا ڕێژەی بێکاری ئەوەندە کەم نەبووە بایدن دەتوانێت هەمان شت بکات بێگومان ئەوە حقەتێکە کە ناتوانێن گوڵی لێ بکرێ ترەمپ لە ماوەی 4 ساڵی ڕابردووە زۆر هەوڵیە بۆ ئەوی بێکاری نەهێڵێژ ڕێژەی بێکاری هاتە خوار سێوە تقریبا گەشت 3.9 ینی باسی پێش کۆرۆناکەم ینی ئەمە ڕێژەیەکی زۆر باشە ینی لە ئەمریکا وانە بووە بایدن لەو کارا سەرکەوتوبی بۆ پێوەی بایدن زیاتر کەسێکی بزنسمان و کەسێکی ئابووریە زیاتر گرنگی بە ئابووریەدا نەک بە کێشە سیاسی و کێشە سیاسیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی تردا لە بڕوان بایدنیش ئەتوانێت هەمان کار بکە بەڵام سیاسەتەکەی ئەتوانێت سیاسەتێکی نەرمونیانتر بێ وەگلەوەی کە ترەمپ پەیڕەوی دەکرد کاگارام دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەڵبەتە لە دانیشتنەکەی ڕۆژی چوارشەمەی کۆنگرێسی ئەمریکادا هاوڕاییەکی جیاواز هەبوو لە جاران یاخود لە پێشتر لە بەرامبەر ئەم دۆسیەی یەکلاکردنەوەی هەڵبژاردننی ئەمریکادا دەنگدەران دادگاکان ستانەکان هەر هەمویان قسەی خۆیان کرد بەڵێ قسەی خۆیان کرد و ئەگەر ئێمەش پێچەوانەی هەموو ئەوانە قسەیەکی تر بکەین ئەوە بۆ هەتایە زیان لە وڵاتەکەمان دەدەین هیچ بەڵگەیەکیان لە بەردەستان نییە بگوترێت سەختەیەکی گەورە کراوە بکرێتە بنەمایەک بۆ ڕەتکردنەوەی هەڵبژاردن نا هیچ بەڵگەیەک نییە و هیچ شتێکیش نەخراوەتە بەردەم دادگاکان خۆشیان دەزانن سەرۆک ترامپ و هاوپەیمانەکانیشی دادگا دوای دادگا تووشی شکست دەهاتن جۆ بایدن سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا هەرزوو ئاماژەی بەوە کرد ئەو دیمەنانەی کە ڕۆژی چوارشەمە لە ئەمریکادا بینران ئەوە وێنە و دیمەنە ڕاستەقینەکانی ئەمریکانی
لەم کاتەدا کە قسە دەکەین نیوەی دەنگدەرانی ئێمە لەلایەن سەرۆک ترەمپەوە کە لەسەر لاچوونە بێزراون چونکە وەها دەزانێت ئەگەر لایەنەکەی هەڵبژاردننی دۆڕاند ئەوە ئیتر هەڵبژاردنەکە ڕەوان نییە ئێستا چاوی جیهان لەسەر ئێمەیە و پرسیار و گومانیان هەیە لەسەر ئەگەر و نەگەری ئەوەی ئایا ئەمریکا هێشتا ئەستێرە درەوشاوە نمونەیەکەی دیموکراسیە و چارە پرشنگدارەکەیە لە بەرزاییدا؟ من پشتیوانیم لە مافی سەرۆک ترامپ کرد کە ڕێی یاسایی بگرێتە بەر دەیان دۆسیە یاسایی لە دادگاکانی سەرانسەری وڵاتدا کرانەوە بەڵام دادگاکان یەک لە دوای یەک ئەو دۆسییانیان ڕەت کردەوە تەنانەت ئەو دادوەرانەی دادگای باڵاش کە سەرۆک خۆی دەستنیشانی کردوون ڕەتیان کردوێتەوە هەموو هەڵبژاردنێک هەندێک شتی نایاسایی و کەم و کوڕی تیادا ڕوودەدات بێگومان ئەوە جێ قایلبوون نییە. کاگەرام دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەڵبەتە لە دانیشتنەکەی کۆنگرێسدا ڕێبەرانی هەم کۆماری و هەم دیموکرات جۆرێک لە هاوڕایی لە نێوانیاندا دروست بوو لەسەر ئەو ڕەوشەی کە هەیە ئەم جۆرە هاوڕاییە ئەتوانین وهالێکی بدەینەوە بڵین کلێمی جیاوازیەکان و دابەشبوون لە ناو ئەمریکادا لەم ماوەی 4 ساڵی داهاتوەدا بەرەو کەمتربوونەوە دەبات؟ بەڵێ لەو بڕام ئەوە بۆچوونێکی ڕاستە بەڵام ئەوەی ڕاستی بێ زیاتر ئەو کارەساتەی کە ڕوویدا لە ناو باڵەخانەی کۆنگرێسا هەموو ئەمریکای تووشی شۆک کرد هیچ کەسێ لەو بڕایە نەبوو کە وڵاتێکی دیموکراتی وەکو ئەمریکا بەو شێوەیە بچێت بێگومان ئەمە کارێکی زۆر نەخوازراو بوو دوایەوەش ئەو تویتەی کەوا جۆ بایدن کردی دوای ئەوەی کەوا سەیری کرد خەڵک چوونەتە ناو باڵەخانەی کۆنگرێسەوە باڵەخانەی کۆنگرێس و باڵەخانەی سێناتۆری ئەمریکا لای ئەمریکەکان شوێنێکی پیرۆزە شوێنی بڕیاردانە شوێنێکە کە هەموو بڕیارێک لەوێەوە دەرەچێت کاتێک کە جۆ بایدن ئەمەی بینی خۆی پێ نەگیرات چۆ سەر تەلەڤیزیۆن لە هەموو تەلەڤیزیۆنی ئەمریکایی تر بزانە 100 چەناڵی تەلەڤیزیۆنە چەنە هەموو پەخش کرد بێجگە لە ئینتەرنێت و لە فەیسبوک و لە تویتەر و لە هەموو سەرچاوەکانی میدیاوە تویتەرێکی زۆر باشی کرد وتی ئێستا وەختی ئەوەیە کەوا سەرۆک کۆمار دۆناڵد ترامپ بچێتە سەر تەلەڤیزیۆن و بە هەموو خەڵکی ئەمریکا ڕابگەێنێ کە ئەم کارێکی غەڵەتە بە هەموو خەڵکی ڕابگەێنێ کە واز بێنن لە هەمان کاتە پێیان بڵێ داوای لێ یەکەم کەوا ئەو بەڵێنەی کە لە کاتی سوێن خواردنا بە ئەمریکیەکانی داوتی من ئەم وڵاتە ئەپارێزم و سەلامەتی گیان و ماڵ و سەروەت و سامانی هاوڵاتیەکانم ئەپارێزم بیهێنێتی و بچێتە سەر تەلەڤیزیۆن داوا بکە خەڵک بڕواتەوە بێگومان هەر چەند دقەیەکی پێ نەچوو لەوان بێت 10 دقەی پێ نەچوو کە ترەمپ گوێی لە مەک بوو زانی هیچ شاری نەماوە چووە سەر تەلەڤیزیۆن چووە سەر تەلەڤیزیۆن تویتەر هینێکی تری کرد پەیامێکی تریگیان بەڵام پەیامێکی ترەمپ پەیامێکی دووفاقی بوو پەیامێک بوو لە هەمان کاتیشە لە هەمان کاتە باسی ئەوەی کردەوە وتی ئێمە هەڵبژاردنەکەمان لێ دزراوە ئێمە گزیمان لێ کراوە بەڵام سوپاسی هەموو خەڵکەکەی کرد و داوای لێبوردنیش کرد ئەگەر خەڵک عەزیەتی بوو بێ سوپاس خەڵکی وتی تکاتان لێکم بڕۆنە ماڵەوە من سوپاسدانەکەم ئێوە بەدەنگ منەوە هاتن کۆمەڵێ لەمشتانە ئەمە وای کرد یعنی خەڵکەکە تۆزێ هێور بوو وەکو هێور بوو خەڵکەکە وردە لە باڵەخانەی پەرلەمان هات نەخوارەوە ئاگادار ئەمان بین لە تەلەڤیزیۆنەکە حتا ئەوانەی کەوا تۆزێ ناحەی سەحی تەواو نەبوون لە ڕۆژنەوە پۆلیسەکان خۆیان دەستیان نەگرتن بە بێ ئەوەی هیچ کێشەیەک ڕووبە تەنانەت پاڵانێکی شتیان ڕوونەیە کە ئەم قسەی کرد ئیتر خەڵکەکە هێور بوو خەڵکەکە هێور بووە لە هەمان کاتیشا جێگیری سەرۆک مایک پێنس بێگومان وەکو ئەزانی بە پێی دەستوری ئەمریکا جێگیری سەرۆکی ئەنجومەنی پیرانە سەرۆکی سێنەتەرە ئەویش کە ئەمەی بینی طبعا هیچ شاری نەما و پێشتریش ترەمپی وتبوو کە ئەبێت تون بێ لەگەڵ ژماردنەوەی ئەلێکتۆرال کۆلێژ دەنگەکانە بەڵام ئەو کەزانی ئەمە یەکسەر ئەو جوابی ترەمپیایە وتی ئەوە کێشێکی دەستوریە من ئەمە خەرقی قانونە من ناتوانم دەستوری ئەوە لە دەسەڵاتی منانیە ئیتر کە ترەمپ ئەمانەی بینی و خەڵکی مایک پێنسیش ئەم قسەی کرد بێگومان ئەمە شتێکی باش بوو ئەمە بوو بەهۆی ئەوەی کەوا خەڵکەکە هێور بێتەوە خەڵکە وردە بێتە خوارەوە و لەو بڕواایە شانیم کە ترەمپ ئێستا پەشیمان نەبوو بێتەوە لەوەی کە کردوێتی ئەوانەی کە ڕۆژی چوارشەممە هاتبوونە واشنگتن لە سەرانسەری ئەمریکاوە لە زۆر ستانی ئەمریکاوە خەڵک هاتبوو بۆ پشتیوانیکردن و ئەو ناڕەزایی دەربڕینە پشتیوانی بوو بۆ خودی ترامپ یا پشتیوانی بوو بۆ کۆماریەکان بۆچی هێتا ئێستا لە مێژووی ئەمریکادا پشتیوانیەکی لەو شێوەیە نەبینرا بۆ سەرۆکێکی کۆماری لە کاتێکا کە هەڵبژاردنە دۆڕێنێ
بەڵێ پێش هەموو شتێک کاک بەڵێن خۆت باش دەزانی ئەم وڵاتە وڵاتێکی کەپیتالیستە وڵاتێکی ڕائسمالیە بە معنای کەلیمە لەم کاتی 4 ساڵە زۆربەی زۆری ڕائسمالەکان زۆربەی زۆری بزنسمانەکانی ئەمریکا بە هەموو قەنەعەتی خۆیان بە هەموو هەوڵی خۆیان پشتی ترەمپیانەگرت دوایەوە تویتەکانی ترەمپ وای کرد زیاتر خەڵکی هانیە بۆیە خەڵ لەم ڕۆژە ئەوەی کەوا پەنجەی لۆمەی بخرێتە سەر زیاتر ترەمپە نەکیج لایەکی تر ئەگەر ئەو تویتانەی نەدایە بۆ نمونە چەند تویتێکی وەکو پێشتر باسم چەند تویتێکیە هانی خەڵکی ئەم پوشی خەڵکی کرد کە ئەبوو بە شێوەیەکی باشتر لەسەر خۆ قسە بکە ئەگەر کێشەکان وایە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەری بکە هەموو ئەوانەی کە ڕوویە بەڕای من لە ملی سەرۆک ترەمپ بوو نەک لە جەماوەری خەڵگە جەماوەری خەڵکی سەبەن ئەزانی لە ئەمریکا 50 هەرێمە لە هەموو هەرێمەکانەوە خەڵکی هەیە بەرژەوەندی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەگەڵ دەست و دایرەی ترەمپا هەیە خەڵکی لە ویلایەتەکان و لە هەرێمەکانی تریشەوە هاتنە ناو واشنتن دی سی بۆ ئەوەی پشتی سەرۆک کۆمار ترەمپ بگرن یەکێک لە پرسیارەکانی ترەوەیە کاگارام لەگەڵ ئەو ڕووداوانەدا زۆر لە وڵاتانی نەیاری ئەمریکا کۆماری ئیسلامی ئێران بۆ نمونە تا ئەندازەیەک تورکیا هەر یەکەو بە شێوەیەک باسی لەم ڕووداوانەی ئەمریکا دەکرد جۆ بایدن زوو ئەوەی گوت کە ئەمە وێنە ڕاستەقینەکەی ئەمریکا نییە چۆن دەتوانرێت ئەم وێناکردنی ئەمریکا بە تایبەتی لە وڵاتانەی کە سیستمی تاگڕەوی تیاندا پیادەکراون چۆن دەتوانرێت ئەو وێناکردنە چارەسەر بکرێت کاک بەڵێن خۆ دەزانی ئەمریکا چەندین ساڵە وڵاتێکی دیموکراتیە بە مانای وشە ینی وڵاتێک بووە ینی لە مەسالی دیموکراتیا زۆر پێشەوە چووە ناتوانانی بەراوردی بکەیت لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتە یاخود وڵاتێکی وەکو ئێران یاخود تورکیا یاخود ئەم وڵاتانە ئەم شتێک کە ڕوویە شتێکی نەخوازراو بوو شتەیەک بوو تەنها ئەتوانی بڵێ لەسەر ئاستی سەرۆک کۆمارێک ئەمە دروست بوو بۆیە ئەگەر سەرۆک کۆمار کەسێکی بۆ نمونە کەسێک بواە کەسێکی کراوە بواە کەسێکی مێشکراوە بواە ئەیتوانی هەر لە یەکەم ڕۆژی کێشەکانەوە بە شێوەیەکی زۆر هێور بە شێوەیەکی هێمنانە چارەسەری ئەم بابەتە بکە ئەوەی کە ڕوویدا بێگومانە وڵاتانی وەکو تورکیا وەکو ئێران کە کردویانە چۆنڵێ بە بەهانەیە کە پەلاماری ئەمریکا بن کەوانیە ینی ئەمە لە ڕاستیا بینیمان ینی ئەو هەموو خەڵکە چووە ناو پیرۆستین شوێنی ئەمریکاوە لە سیادچواری زیاتر نەکوژرا خەڵکی احتیرامی زۆر خەڵکیدا ئەگەر ئەوەی کە کرا لە وڵاتێکی وەکو ئێران یا بڵێن تورکیا یا سعودی لە وڵاتانە ڕووبایە بڕواکە ژمارەی کوژرا و زیاتر لە 1000 بوو یعنی ئەمان بە شێوەیەک چارەسەری بابەتەکەیان کرد لەوانەیە بڵێن لە مێژووی ئەمریکا ئەمەش زۆر دەگمەن بێت بەڵێ کاگەرام من دەگەڕێمەوە بۆ لات ئەڵبەتە لەگەڕی دووهەمی هەڵبژاردنەکان لە ئەستانی جۆرجیا سەرۆک ترامپ هەوڵێکی زۆریدا تا دەنگدەران دەنگ بدەن بە دوو کاندیدەکەی کۆماریەکان بۆ سیناتی ئەمریکا پێویستە پێتان بڵێم کە هیچ بژاردەیەک هێندەی ئەمەیان مەترسی نییە هەر بۆیە دەبێت دەنگ بدەن پێویستە هەمووتان دەنگ بدەن کاندیدەکانتان چاوەڕوانی دەنگی ئێوەن لایەکەی تر نایەوێت دەنگ بدەن و کارتی دەنگدان چاپ دەکەن دیموکراتەکان نایانەوێت بچنە سەر سندوقەکانی دەنگدان ڕێگەیان مەدەن ئەوان بڵێن داوای لێبوردن دەکەین کەسی تر دەنگی بۆ داون دەنگی ئێوە زۆرایەتی ناو سێنات دیاری دەکات دیموکراتە ڕادیکاڵەکان دەیانەوێت دەست بگرن بەسەر نوێنەرایەتی جۆرجیا تا دەسەڵاتی ڕاهی بێسنوور بەکار بهێنن جا ئەگەر دیموکراتە لیبراڵەکان کۆنتترۆلی سینات و کۆشکی سپی بکەن ناتوان کۆنتترۆلی کۆشکی سپی بکەن پێتان دەڵێم زۆر بە توندی بەرەنگاریان دەبینەوە سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکاش لە ستانی جۆرجیا بوو ئەویش لەوێ هەوڵی داوە جەختێکی زۆری لە پرۆسەی دیموکراسی کردەوە لە ناو ئەمریکادا لە ئەمریکا وەک دۆستە ئۆپۆزیسیۆنەکانیشمان باسی دەکەن هەموو هێز و دەسەڵات لە خەڵکەوەیە ئەوە مێژوو یاسا و فەرهەنگی ئێمەیە ئەوە دەستور و ئەوە دیموکراسی ئەمریکایە سیاسەتمەداران ناتوانن دەست بەسەر دەسەڵاتدا بگرن ئەو دەسەڵاتە تەنها گەلی ئەمریکا دەیبەخشێت ئێمەش هەرگیز دەستبەرداری ئەو بەهایانە نابین و دەبێت هەمیشە خواستی خەڵک سەر بکەوێت جا ئەمڕۆ سبێنێژ ئێمە کار بۆ بیستنی دەنگەکانتان دەکەین
کاگەرام دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەوەی کە دوو کاندیدەکەی دیموکراتەکان سەرکەوتنیان بەدەستێنرا بۆ سیناتی ئەمریکا لە ستانی جۆرجیا ئەمە چەند کاریگەری هەبوو بەسەر ئەو ڕەوشەی ڕۆژی چوارشەمەی واشنگتنەوە بێگومان کاریگەری زۆری هەبوو حەزەکەم ئەوەش بڵێم لێرەدا کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە ستانی جۆرجیا لە هەرێمی جۆرجیا خۆی هەرێمێکە ژمارەی دانیشتوانەکەی نزیکی 10 ملیۆن و 600 هەزارە لەم 10 ملیۆن و 600 هەزارە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ئەوانەی کەوا لە سێناتی ئەمریکا نوێنەرایەتی جۆرجیایان کردووە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کۆمارەکان بوون ئەمە یەکەم جارە کە دیموکراتەکانەی بنەوە لێرەدا ئەگەر سەیری ئەم ستانە بکەین پێکهاتەکەی چۆنە ستانی جۆرجیا ڕێژەی لە 157 سپیە لە 157 سپی ئەوەی تری کە ئەمێنێتەوە ڕەشە و خەڵکی بڵین ڕەنگا و ڕەنگا ڕەشە و ئاسیاییە و عەرەبە و نازانم مەکسیشیە و لاتینە و هەموو نەوعێتێکەوە لەم ڕێژە زۆرەی سپی بە شێوەیەکی گشتی سپی پێستەکان لەگەڵ کۆمارێکانە بوون بۆیە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە هەرگیز دیموکراتەکە نەیانتوانی ببینن بەڵام لەم ڕۆژەدا هەردوو ئەزانی هەموو هەرێمێک دوو سێنەتی هەیە لە ئەنجومەنی پیرانە هەموو دوو سێنەتیە ئەمان لەم کاتە هەردوو سێنەتی دیموکراتەکان سەرکەوتن بەسەر سێنەتی کاندیدی کۆماریەکانە کە ئەم دوانە سەرکەوتن ئەچنە بن بە ئەندامی مەجلیسی شیووخ ئەندامی ئەنجومەنی پیران بێگومان دوای ئەوەش جێگری بایدن کەوا کامێلا هاریسنە کامێلا هاریسیش ئەبێ بە سەرۆکی ئەنجومەنی پیران بەپێی دەستور لێرەدا سێ دەنگیان زیای کرد بە مانای ئەوەی کەوا لە ئەنجومەنی پیرانە لەم ڕۆژە دیموکراتەکان زۆرینن کە زۆرینە بوون لەناو ئەنجومەنی پیرانە ئەتوانن ڕێگا لە هەموو پرۆژە یاسایەکی کۆمارەکان بگرن یا ئەگەر ڕێگاشیان بۆنێ ئەتوانن کێشەی بۆ بدێنەوە بۆیە سەرەتای کێشەکە لە جۆرجیاوە دەستی پێکرد زۆر لە کۆماریەکان ئەگەر دەنگیشان بە ترەمپ نەما ئەگەر ترەمپیشان خۆش نەویستە سەیران کرد ئەوان تەنها هەر ترەمپ نییە و هەر ئەوە نییە ئەم هەڵبژاردن بڕۆ باڵکو لێرەدا گرنگ ئەوەیە کە ئەوان ئەنجومەنی نوێنەرانیان لە دەست دەرچوو بۆیە هەندێک لە کۆماریەکان زۆر بە سەرسەختانە ئەمجارە هاتنە پێشەوە و پشتی ترەمپیان گرت بەڵام دەنگدان بە کاندیدە دیموکراتەکان و سەرکەوتنی کاندیدە دیموکراتەکان ئەمە چ پەیوەندیەکی بە سیاسەتەکانی دانەڵد ترەمپەوە هەیە لەوێدا دەنگدان بۆ کۆماریەکان بووە نەک بۆ سەرۆک ترامپ بێگومان کە کاتی ئەڵێ لە 157 سپین بێگومان هەروە بۆ ڕێژێکی زۆریان دەنگیان ناوە بە کۆماریەکان لەمەوە پێش بەڵام ئەمە یەکسەر ئەوە پێڵێکەوە زۆر سپی پێستەیە زۆر کەسی تریشەیەکەوە پێشتر کۆماری بوون لەم ڕۆژە سیاسەتی ترەمپیان بەدڵ نییە لەم ڕۆژە دەنگیان بە ترەمپ نەداوە نەک هەر خەڵکی بڵێن خەڵکی گشتی تەنانەت لەسەر ئاستی سیاسیە گەورەکان لەسەر ئاستی سیاست بەدارەکان لەسەر ئاستی نوێنەرانی هەردوو هاوسەکە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیرانیش لەسەر ئەو ئاسەش ترەمپ هەندێک شعبیەتی لە دەستدا و هەندێک خەڵک بەدڵی نەبووە بێگومان ئەمەش چۆن ئەڵێ پەرچەکاری هەیە بۆ سەر خەڵکی ئاسایی بۆ خەڵکی هەموو ناوچەکە خەڵکیش کە زانیان بۆ نمونە تۆ نوێنەرێکی هەیە نوێنەرەکە لە ئەندامی ئەنجومەنی پیرانە بەڵام ترەمپی خۆش ناوێ بەڵام دەنگی پێ نایە یا چەند نوێنەرێکی 10 نوێنەری هەیە هەمویان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانن بەڵام ترەمپیان خۆش ناوێ ئەمانە کاری هەیە لەسەر جەماوەرەکەی خۆیان بۆیە لەم ڕۆژە هەردووچیان دۆڕانیان هەردووچیان دۆڕانیان بەڵام باجەکە زیاتر کۆماریەکان دایان بۆ 4 ساڵی داهاتوو بێگومان ئەوە ڕاستیەکە هیچیان پێ ناکرێت لەم ڕۆژە کە دۆڕانی ترە بێ تەسلیم بی یعنی چیەکەی بەڵام کاگارامیشی لە شتەکانی تر لە ئەمریکادا زۆر جار وا بووە کە ئەگەر دیموکرات لە کۆشکی سپی بوو بێ ئەوە کۆنتڕۆڵی با بڵێن کۆنگرێسی ئەمریکا بە هەردوو خانەکەیەوە ئەنجومەنی نوێنەران هەروەها سیناتیش لە دەستی لایەنی با بڵێن ئۆپۆزیسیۆندا بووە بۆ لەمەوە دوا چۆن یعنی دیموکراتەکان دەتوانن پارێزگاری لەو زۆرترایەتی خۆیان لە سینات و لە ئەنجومەنی نوێنەرانیشدا بکەن بە تایبەتی 2 ساڵی داهاتوو کە هەڵبژاردننی میدتەرم دەکرێت لە ئەمریکادا
بێگومان دەتوانن بیکەن لەبەرەوەی ئەبێ بزانین کەوا ئەگەر یەکێک پەیڕەوی پرینسپلی دموکراتی بکات دموکراتی هەرەوە نیە خەڵک زۆری نەبێت و ئیتر هەرچیە بیکات چونکە دیموکراتی زۆر جار وەکو چەچێک وایە توانی میلەتێکی پێ لە ناوبەر یعنی دیموکراتیەت هەموو شتێک نییە دیموکراتی لەگەڵەوە کە ئەڵێ کەمینە دوای زۆری نەئەکەوێ لەگەڵ پاراستنی ڕاو بۆچوون و هەست و هۆشی کەمینەشە ینی ئەمەش هەر بەشێک لە دیموکرات لە بڕوان دیموکراتەکان ئەگەر لەم ڕۆژە لە هەردوو هاوسەکە لە هەردوو هاوسەکە بڵێن زۆری نەبن هەندێ مراعاتی هینیشەکەن کۆمارەکانشکەن کۆمارەکانی ژانی خۆکەم نین ینی ژمارەیان قەیناکە کەمترە بەڵام زۆر پرۆژە یاسای لەوانەیە باش بێت بە ترسی بەدڵی دیموکراتەکانیش بێت ئەتوانن لەسەری سازش بکەن و لەگەڵی ڕێبکەون بەمانای ئەوە نایە لەم ڕۆژا کە دیموکراتەکان ئەگەر هەردوو بەشەکەی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیرانیش بەدەست بن ئێتر کۆمارەکان کەڕەتی سفر بکرێت و تەواو نا ئەمە دیموکراتیەت نیە ئەمە دیکتاتۆریێتە کەشتیوار ڕوونادا ئارام بۆچی ئەم وردەکاریە لە ستانی جۆرجیا بوو بۆ لە پەنسیلڤانیانە بوو بۆ نمونە یا لە ئەریزۆنا یا لە ستانێکی تردا بۆ ڕێک هەمووی چڕ بۆ لە جۆرجیادا طبعا وەکو پێشتر باش کن جۆرجیا ویلایەتێکی زۆر حساسە ویلایەتێکە ژمارەی دانیشتوانەکەی زۆر نییە 10 ملیۆن و 9 ملیۆن 600,000 بێ و هەروە دانیشتوانەکەشی تێکەڵە تقریبا نیوە نایون هەل لە هەموو کاتێکا کێشەیەک ڕووی داوە طبعا ئەم کێشەیە کە لە شوێنێکا ڕوویە بەمەناوە نییە لە شوێنیشکە ڕووی نەداوە بەڵام لەو شوێنەدا زیاتر زەق ئەبێتەوە ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵی 2000 لە کاتێکەوە هەڵبژاردن لە نێوان ئەلبێرت گۆر کەوا کاندیدی دیموکراتەکان بوو لەگەڵ جۆرج بوشی کوڕ کەوا کاندیدی کۆماریەکان بوو کێشەیە ڕوویە لە هەرێمی فلۆریدا بە دیاریکراوی لە شاری تێمپە لە تەمپە فلۆریدا ئەم کێشەی ڕوویە بەڵام بە ئەوەش بوون هەموو زۆربەی زۆری جارەکان مەسەلەی ئێلێکتۆرال کۆلێج ینی کۆمەڵێک کێشە ئەنێتەوە هەروە حەزەکەم لێرا باسی ئەوەش کۆن ڕوونکردنەوەیەک تەناوەکو ڕوونکردنەوەیەک زۆر پەیوەندی بە پرسیارەکەی تۆوە نییە زۆر کەس ئەپرسێکەوە مەسەلەی ئێلێکتۆرال کۆلێج چیە و مەسەلەی دەنگی چۆنڵی پابلیک ئەپینیۆن چیە پابلیک ڤۆت چیە لە ئەمریکا کە دەوترێ هەڵبژاردن ڕاستەوخۆ نیە لەلایەن خەڵکەوە ئەمە ئەوەیە لە ئەمریکا دوو جۆر هەڵبژاردنێ هەڵبژاردنێک کە پێوڵێت دەنگی گشتی پابلیک ڤۆت و هەڵبژاردنێک پێڵێن ئێلێکتۆرال کۆلێج باش دەنگی نوێنەران ژمارەی ئەلێکتۆرال کۆلێج 538 دەنگە لەم 538 ئەگەر 538 دابەشی دوی بکەی ئەکاتە 269 بەڵام هەر کەسێک 270 دەنگ بێنێ معنای ئەیباتەوە ئێتر جۆ بە دەنگی گشتی نادرێ ئەمە ئەوەیە کە ئەڵێن لە ئەمریکا سەرۆکۆمار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵنابژێرێت هەروە ئەگەر ڕێگەم بەی دوو نمونەی لەم بابەتەوە کە هەردوو جارەکە لە بەرژەوەندی کۆمارەکان بووە و لە زەرری دیموکراتەکان بووە لە ساڵی 2000 کە ئەلبێرت گۆر کە کاندیدی دیموکراتەکان بوو جۆرج دەبلیو بوشی کوڕ کە کاندیدی کۆمارەکان بوو ئەلبێرت گۆر بردێەوە بە دەنگی ڕای بە دەنگی گشتی بردێەوە دەنگی خەڵک بەڵام ئێلێکتۆرال کۆلێج دۆڕانی لە ساڵی 2016 هەمان سیناریۆ دووبارە بووە هیلەری رادم کلینتن کە نوێنەری دیموکراتەکان بوو بە دەنگی گشتی نزیکەی 3 ملیۆن دەنگ لە پێش ترەمپەوە بوو بەڵام کە هاتە ئەم دوو شێوەیە لە زۆر جار من پرسیارم لێ دەکرێت لەگەڵ هاوڕێ برادر یعنی چی ئەمە چۆن وای ڕوات چونکە لە هەموو دنیا تاکەکەوا تۆ ئێلێکتۆرال کۆلێج یا بڵێن لیژنەی هەڵبژاردنێکی تایبەتە بە ئەمریکا ئەم سیستمە بەستەنها لە ئەمریکا هەیە کاگەڕام دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە لە ستانی جۆرجیا کێشەکان قوڵ بوون بە تایبەتی پاش ئەو پەیوەندیە تەلەفۆنی کە سەرۆک ترامپ لەگەڵ کاربەدەستێکی کۆماری کە کاربەدەستێکی باڵایە لە ستانی جۆرجیا دەیکات وە داوای دابینکردنی زیاتر لە 11,000 دەنگی لێ دەکات بەڵام کاربەدەستە کۆماریەکە وەڵامێکی تریە بوو بۆ سەرۆک ترامپ سەرۆکی ئەمریکا بێدیان کاندیدێکی سەرنەکەوتووی فەرمانڕەوە پێویستە دژی زانیاریە چاواشەکاریەکان بین ڕاستی و پاکی گرنگن پسپۆڕانی مێژوویش لە ئەمریکادا ئەماژە بەوە دەکەن ئەوەی کە لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا ڕووی داوە شەرمەزاریەکە لە وۆتەرگێت خراپتر
خراپتر بوو لە واترگەیت باڕازگۆ بین واترگەیت خراپ بوو واترگەیت سەبارەت بە نیکسۆن و هەڵمەتەکەی بوو لە ڕێی جموجۆڵی نایاساییەوە دزەکردنێک بوو بۆ بەدەستهێنانی زانیاری کە لەوانە بوو سوودێکی هەبێ بۆ هەڵبژاردن دواتر درۆیان کرد و ویستیان بیشارنەوە ئەنجامی هەڵبژاردنەکەش هەر زۆر دوور بوو لەوەی دایانەویست ڕوبەڕووی کێشەش بوونەوە بەڵام ئەوەی ترامپ ویستی بیکات پێچەوانەکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنێکی دیموکراسیانەیە هەوڵێکا بۆ گۆڕینی ڕاستی و ڕەوایی هەموو دامەزراوەکان و کە بەشداریان هەبووە لەم پرۆسەیەدا و هەروەهاش پێچەوانەکردنی ئەنجامی هەڵبژاردنێکە کراوە بێگومان ئەم پەیوەندیە تەلەفۆنیە کاردانەوەی خۆشیە بۆ لە ناو خەڵکدا و لە ناو دەنگدەرانی هەم دیموکرات و هەم کۆماریەکانیشدا لەوەتای ترامپ لە ئۆفیسە هیچگار نیگەرانیم هەند لەو شتە جیاوازانەی دەیانکات و بەڕاستیش دێڵێم ئێستا کاتی ئەوەیە هەمومان پێکەوە دیموکراتەکان بگێڕینەوە بۆ ئۆفیس بەبێ ئەوەی بچینە وردەکاری و تێگەیشتن لە ناوەڕۆکی ئەو پەیوەندیە تەلەفۆنیە بەڵام کە لەگەڵ خێزانەکەشمدا باسمان دەکرد دەمزانی بژاردەیەکی خراپ بوو سەرۆک ترامپ کردی هەمومان شتی وەها خراپمان لێ ڕوودەدات بەڵام لەگەڵ هەموو ئەم ڕووداوانەی کە لەم ماوەیەدا لە ئەمریکادا ڕوویان داوە وها نەکردووە گرنگی هەڵبژاردن لە لای دەنگدەری ئەمریکایی کەم ببێتەوە گرنگە بۆ نەوەکانم ئەم هەڵبژاردنە بۆ نەوەی نەوەکانیشم گرنگ دەبێت چونکە شتەکان بە خێرایی دەگۆڕدرێن و شتەکان گۆڕان بە شێوەیەک کە پێشبینی نەدەکرا هەر بۆیە ئەو دەرفەتەی ئەمڕۆ هەیە لەوانەیە سبەی نەبێت جا ئەو ڕێبەرانەی ئەمڕۆ هەڵیان دەبژێرین گۆڕانکاریەکان بۆ ئێمە دەکەن گۆڕانکاری بۆ نەوەکانمان و نەوەی نەوەکانیشمان دروست دەکەن کاگەرام دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت بەڕای تۆ ئەو پەیوەندیە تەلەفۆنیە دەچێتە ئەو خانەی کە بڵێن بە دوایدا پرۆسەی دادگاییکردن دەست پێ بکە بەڵێ لە بڕان چونکە هەر ئەوە نییە چەند شێشتیشێ لە ڕاستیە بۆ نمونە ئەو پەیوەندیە تەلەفۆنێکەوە ترامپ پەیوەندیشی تەلەفۆنیەکە بە لە کۆماریەکانەوە داوای ئەکاکەوە 11,000 دەنگی بۆ زیندوو بکەنەوە ئەم 11,000 دەنگە بێگومان کاچی چۆنێ کرد ئەو بۆی نەکرا ئەو وەڵامەشی باشیە کە لە توانایانە بێگومان ئەم شتەکە کەشە بوو چۆن ناو میدیاوە خەڵکی پێی ناخۆش بوو چۆن سەرۆک کۆمارێ بتوانێت کە زەخت لە یەشێ بکە 11,000 دەنگی بۆ زیندوو بکاتەوە بۆ دروست بکە ئەمە لە هەروە ئەوەی دووەم کەوا کێشەی بۆ ترم کردو کە لەوانەیە لە پاشەڕە بەدادگا ئەوە بوو کە فشاری خستە سەر جێگرەکەی سەر مایک پێنس پێ دوتی ئەگەر بێت و ژمارە کۆڵێجەکان ژمێردایەوە تۆ ئەبێ زۆر توندی لەگەڵ یانە قبولی نەکەی یەکسەر پێنج وەڵامیایە دووتی ئەوە پێشێلی دەستورە و بە من ناکرێت تامان ئەم دووشتە زۆر کەوت لەسەر ترامپ و لەو بڕۆیان بەهۆی ئەمەوە لە ڕۆژێک کە احتیمالی زۆرە بەرەو دادگا ببرێ هەروە لێرە حەزەکەم باسی یەک شتی بچووکی شوم ئەیژ مەسەلەی ژماردنەوەیە بێگومان ژماردنەوە جیاوازە لە هەڵبژاردنەوە ژماردنەوە تەنها دەنگەکان ئەژمێریتەوە لە هەندێک هەرێمە ژماردنەوە ئەبێ لیژنەکە قەرار بە ئەو لیژنەی کەوا سەرپەرشتیەکەن لە هەندێک هەرێمە ئەگەر بێت و ڕێژەی لە 5 کەمتر بێ جیاوازی هەردوو کاندیدە ئەو کاتە خۆیان ئۆتۆماتیشیەکەنەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە هەردوو کاندیدەکە بۆیان هەیە داوای ژماردنەوە بکەن نەکەڵ بژاردنەوە ئێستا پاش ئەم هەموو ڕووداوانە ئەڵبەت چاوەڕوانیەکان ئەوەیە کە ڕۆژی 20 مانگی یەک مەراسیمی سوێنخواردنی یاسایی جۆ بایدن بێ چاوەڕوان دەکرێت کە شتێکی لەو شێوەی ڕۆژی چوارشەمە لەو مەراسیمەدا ڕووبداتەوە نەخێت بەڕای من هیچ شتێ ڕوونایە لەبەرەوەی هەر لە ئێستاوە کۆماریەکان چۆنەڵی دەرسی خۆیان وەرگرت پەندی خۆیان وەرگلەوەی کەوا چکارە ساتێکیان کرد کە چۆن بە شێوەیە یعنی ئابڕووی ئەمریکان بتوان بڵێم لەسەر کێشەیەکی بچوو کە ئێستا لە هەموو دنیا حەت تەنانەت ئەو وڵاتانەی کە بە هیچ شێوەیەک پرینسپڵی دیموکراتیان تیا پەیڕەو نەکراوە ئەوانە ڕەخنە لە ئەمریکاگرن کۆماریەکان لە ما زۆر شکان لەو بڕام دوای ئەوەکەوە مایک پێنس بە شێوەیەکی لینسی گرام مایک پێنس زۆربەی سێناتەرەکان بە شێوەیە ڕسمی ئۆفیشەل لەسەر تەلەڤیزیۆن بەیان کەوا جۆ بایدن سەرۆکی کۆماری داهاتەوە بە شێوەیەکی شەرعی هەڵبژاردننی بردوتەوە یعنی ئەمە وای کردی خەڵکەکە هێور بێتەوە لەو بڕوان شتێکە لەو بابەتە ڕووبە ڕوونەدا کاگارام سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەنامەیە مەفتەیی چاوی واشنگتن سپاس و پێزانینم ئەڵبەتە ئازیزان
سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا بەرنامەی ئایندەی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵ.